ئایا شەڕی ساردی نێوان یەکێتی و گۆڕان تەنها مزایدەیەکی سیاسیە یان لەسەر بەرنامە و کاری ئیداری و حکومڕانیە؟ ئەگەر مزایدەیە کامیان دەیکەن؟ یەکێتی نیشتیمانی کوردستان یاخو بزوتنەوەی گۆڕان؟ پرسیار و ڕەخنەکانی یەکێتی لە بزوتنەوەی گۆڕان ئەوەیە: بۆ ئێستا ئەم بزوتنەوەی بێدەنگە لەو دۆخە خراپە ئابووری و بێموچەیی کە هەیە لە کوردستان. ئەی بۆ ئەم بزوتنەوەیە لە سەنگەری بەرگریکردن لە خەڵک پەڕیوەتەوە بۆ سەنگەری بەرگریکردن لە حکومەت. لە بەرامبەردا بزوتنەوەی گۆڕان دەڵێت ئێمە هاتینە سەر قاسەی بەتاڵ و حکومەتێکی نائیداری لە ڕووی بەڕێوەبردنەوە. دەوترێ جارێ زووە بڕیاردان لە ئەدای گۆڕان، چونکە پەیمانی گۆڕان لەگەڵ هاوڵاتیانە بۆ ماوەی 4 ساڵ بووە. بەشێک لە ڕاستی لای شێیە، لای کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە، یان نەخێر لای هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕانە. تەبا و ناتەبا شەوی چوارشەممە کاتژمێر 8:05